وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. مسلمان بەڕێزەکان، لە هەفتەی پێشووە دەستمان کرد بە باسکردنی هەندێک یا باسکردنی ئەو کەسانەی کە خوای گەورە خۆشیانی ئەوێ و باسی خاڵی یەکەممان کرد کە ئەوانەی کە خوا خۆشیانی ئەوێ چاکەکاران محسینون. ئەمڕۆ باسی یەکێکی تر لەوانە ئەکەین کە خوای گەورە خۆشیانی ئەوێ کە پارێزگارانن، واتە متقون، ئەوانەی کە خۆیان ئەپارێزن لە نافەرمانیەکانی خوای پەروەردگار. لە سێ شوێنی قورئانە خوای تەعالا باسی ئەوە ئەکا کە خوای گەورە متقینی خۆشەوێ. لە سوورەتی ئالی عیمرانە ئایەتی 76 خوای تەعالا ئەفەرمێ بەلا بەڵێ من أوفى بعهده واتقى فإن الله يحب المتقين. هر کەسێ پەیمانی خۆی بباتە سەر و خۆی بپارێزێ لە نافەرمانەکانی خوا بەوەی پەیمانی خوا بشکێنێ، ئەوانە خوا خۆشیانی ئەوێ. خوای گەورە خۆ متقینی خۆشەوێ. لە سوورەتی تەوبە لە دوو شوێنە خوای تەعالا ئەفەرمێ خوای تەعالا متقینی خۆشەوێ. لە ئایەتی 4 خوای تەعالا ئەفەرمێ جگە لەوانەی کە عەهد و پەیمانتان لەگەڵیانە بەس لە موشریکەکان پاشان پەیمانەکانی خۆیان بەجێ ئەهێنن کەم و کورتیتیان ناکەن و هانی خەڵکی تریش نادەن دش بە ئێوە، یعنی خەڵک کۆکەنەوە دش بە ئێوە، ئەوانە عەهد و پەیمانەکانیان بۆنە سەر. فأتموا إليهم عهدهم إلى مدتهم تا أو كاتيك وعدتان بيان داوة براستي خواي قورة متقيني خوشوي. إن الله يحب المتقين. يعني سبحان الله تماشاك أو آياتك وأما آياتك شهدي باسي بجهناني عهد بيمانك. لسورتي توبة همان شيوة همان سورة آياتي حوت خواي تعالى أفرمي فما استقاموا لكم فاستقيموا له إن الله يحب المتقين. يعني أوانيك ببردوام لقلتانا لعهد بيمان شاك كاري إيه وشوابن لقليانا إنساني مسلمان أبي لقل شاك كارة شاك كار بي كي وعد بيمان بكات ببعت سر مسلمان شبه برانبري وابي وخواي قورا متقيني خوشوي پارێزگارانی خوشوي أواني كخويان أپارێزن لنا فرماني كاني خواي تعالى. أم جادين سر أوي بزان متقين ليلة باسي صفتك متقينك بزانم متقين بيناسكي چونم. برسيار لابن عمر كلا خويل الرازي به درباري تقوى أويش فرمي فقال أن لا تظنن أنك خير من أحد. فرمي تقوى أويا كهيج قمانيك نبي كتول خلقي ترباشتري. سبحان الله. تقوى أويا للاي ابن عمر خويل الرازي به لخوي لباوكيشي عبد الله كري إمام عمر كري خطاب أفرميت تقوى أويا كجمان نبي تول خلقي ترباشتري، يعني نيت خيالتا نكهر لبرخاتري أويك بونا ودر كردني خوت بلي يعني من وازانم خوم دائما لها مخلبة كم ترى زانم نا مسألة كنا ودر كردن نبي أو النبي أوش هر خو فرس كردنا بسر خلقا نا هر لناو دلتوا لناو ناختوا خوت لا مخلقي بكم تربزاني لناو ناختوا لناو درونتوا خوت لخلقي بكم تربزاني اگر وابي دلت بخوت خوش بك تقواتي اگر وايشنيد بير خوتا لخوت بترسا كنفست خلي خلطان دوي كتقواتي انيه ببي بيناسي عبد الله كري عمري كري خطاب خواي قورا لخوي وباوكي الشرازي آية إيما شنيك آوين برسيانا لعلي درباري تقوى فرموي التقوى هي الخوف من الجليل والعمل بالتنزيل والقناعة بالقليل والاستعداد ليوم الرحيل لا إنك ترجع عليه والرضا بالقليل. أفرميك تقوى أويك الخوف من الجليل يعني ترسيان لخواي پروردگار، يعني إنساني مسلمان لخواء ترسي لغضبي خواء ترسي أزانيت حرشان يبدرية الدمية والروجية دي
لشوێنی خۆیان ئەوێسێنرێت بۆیە ئەترسێت و نایشزانێت چی دەکەی خوا ئەیگرێ حتى إذا أخذه لم يفلته أجر جردي إتربري نادا بوي أترسيه ظلم ناكا تعدا ناكا خيانة ناكا فيل ناكا أترسيه دائما ترسيك لنا وضليا هي بير لواكاتو لكتوبريكا أجلي بي لكتوبريكا خوا أو نعمتي في داوى اللي بسينيتو أو دو تشاوانا خوا في داوى لكتوبريكا خواي قورلتي بسينيتو أو لا شصاغي خواي قورا بيتي داوى لكتوبريكا خواي تعالى الليتي بسينيتو بۆ چەندین کەس بوون لاشەیە ساغ جوان جسمێکی جوان لە کوت و پڕا خوالیانی سندەوە و ئێمەش هەر وەکو ئەو خەڵکەین یعنی ئێمە کە ئێستا لەم شوێنە دانیشتوین پێش ئێمە خەڵکی تر لێرە بووە ئێمە کە لەم عومرەیەین پێشا باوکمان لەم عومرەیە بووە بەر لە ئەو باپیرمان لەو عومرەیە بووە دڵی بە دنیا خۆش بووە بەڵام کوان ئێستا ڕۆیشتن ئەوەی کە گەڕیاتەوە بەلای خوا گەڕیاتەوە ئەوەشی کە لە تەمەن ئێمە بۆ باوکمان ئێستا تەمەنەکەی گەورەترە و ئێستا ئەو تەمەنە خۆزگا ئەخوازێ جارێکی تر بۆی بگەڕێتەوە بۆیە خۆشەویستەکانم با ئاگامان لە خۆمان بێ و لە خوا بترسین والعمل بالتنزيل واتا کارکردن بە پەیامی خوا کە بۆت دابەزیوە هەرچی لێ ئەزانی کاری پێ بکە کارکردن بە پەیامی خوا برا بەڕێزەکانم هەر ئەوە نییە بیخوێنیتەوە هەر ئەوە نییە بۆ تەبەڕک ئەم قورئانە ئەخەیتە سەر ڕەفیەک لە ماڵا بۆ تەبەڕک براینە زەمانی تەبەڕک تێپەڕی کرد يعني ما بس مونية كتبرك نما نا الحمد لله قرآن هرب شفاية وهر تبركي خويت هي نما بسم أولنية ما بسم أويا كزماني أوت يبرك تو قرآن كداني نيخوني توا يعني أو زمانت يبرك العذر نما زمان يبو عذرت بو نخوي نوار بو أدو من نخوي نوار منازانم إيسان نازانم نية إيسا خوا واتشتكاني آسان كردو سبحان الله قشتي على بردسته يعني هيك عذريك نية لمسجل لكمبيوتر لانترنت لموبايل كل موبايلك اگر حسابي كي چند جهاز موبايلك وتاريخ يربو تايبتكين بزان او موبايل نعمتكاني سيري كخلق يسبو شي بكاري تيري بيري اللي بكرو نعمتكاني يعني مسجل الراديو حمول ششتيك بوتو يعني هيك عذريك نية بويا انساني مسلمان حقي خويتي كبيت اخويا حول دا شارزایی هەبێ لە دینەکەی و عملیشی پێ بکات چونکە شارەزابوون بۆ ئەوە نییە بەس تەنیا شارەزابی و فەخفەخە بکەیتە بام خەڵکە بڵێ من لە تو زیاتری لێ ئەزانم شارەزابوون بۆ ئەوەیە عملی پێ بکەی جاری وا هەیە خەڵک وا هەیە گوێ لە یەکێکە گرێ بەس بۆ ئەوەی ڕەخنەی لێ بگرێ یعنی ها بزانم غەڵەتەکە تا بزان لە چی و چیا غەڵەتەکە براینە دین بۆ ئەوە نییە والله هر کسی بو نیتو بی بو تاری جمعه هر کسی بو نیتو جول محاضره بگیره یا جول خطبه بگیره بعد قیامتی خوی بترسه والله براينا دنیا او ناینه امل پیناوی اواب کی حقا اما کاتی جو اگرین حتى او کس چنه مستوایشی لخو مانیش نظم تربه بو او جوی لی بگرین كإسفادي اللي بكيتو عملي بيبكي بو رخنا وأمان النبي والقناعة بالقليل رازي بوي بكم يعني لجياني دنيا اگر كم يكتش توجبو يعني كم يكتش بركة ولجياني دنيا بي رازي بي يعني قانع بي يعني قناعتت هبي يعني دائما بي لو نكيتو بلي بخوا من كم مياه فلان لمن شاكتره فلان لمن شاكتره نا إنساني مسلمان آوانية چنجار من لمشي نوع عرزم كردن إنساني مسلماني راستقيني متقي كخوا خوشي ايوه كسيك كدائما راضية ببشي خواهي قورا سيري لدنيايا لموضوعي دنيايا بارا بول منصب لو بايا اويك هي دنياي دائما سيري خواروي خويك بلام لموضوعي قيامتا لمسألة تقوى لمسألة شونيوجي لمسألة ذكر لمسألة نوج لمسألة حاج لمسألة دائما تماشاي سروي خويك بوچی وایا لبر اوی هر کسی لمسألة دنیا کان سیری سروي خوی بک سبحان الله کسی کی ناقانع به دائما ناراضیه أي بولا مسألة قيامتي كان سيري سروي خوتكي بو أوي دائما منافسة بكي وفي ذلك فليتنافس المتنافسون إنساني مسلمان لمسألة قيامتي كان دائما أبي يجبر كيبكا دائما يسبون يجدي تماحي ريزي بردمت بيبيل الريزي بردم ونيشكا نوك يعني قزمان أو نيستو آخر كزديتو باز دي ببان خلقا بيبو بيشو نا زوترين كز بيبو مزقو بو أوي ريزي بردم كانت دسكري واباشتره تماحت بيبو قيامتت بلان بو دنيا اگر
تەماحیشت نەبێ کێشەیەکی گەورە نییە. ئینسان ئەوەنە تەماحی بێت کە دنیاکەی پێ دەبرکاو والسلام ئەگینا دنیا ئەوە ناهێنێ. والاستعداد ليوم الرحيل و ئامادەکردن و خۆ ئامادەکردن بۆچی؟ بۆ ڕۆژی گەڕانەوە. و ڕۆژی گەڕانەوەش ئەوە نییە بڵێ ئیلا قیامەت، لە ڕۆژی ماڵ ئاواییکردن. ڕۆژی ماڵ ئاواییکردن دیارە ئەو دەقەیە کە ئەمریت بەس تەنیا بۆ ئەختیارەکانەنە. وەڵڵاهی ئەوەنە گەنج ئەمرێ ئەوەنە ئەختیار نامرێ، یعنی گەنجەکە زۆرتر ئەمرێ. بۆ ئەوانەیە کە نەخۆشن نەوەڵڵا لە ساغیش جاری وا هەیە ئەمرێ. خەڵکێ ئێش و ئازاری پێیەتی بی لێ ئەکاتۆ چارەسەری بکە سەیرەکە لە لایەکی تر جەڵتە لێدا ئەمرێ. خەڵک هەبووە هەفتەی پێشوو لێرە بووە ئێستا نەهاتۆ بۆ ئێرە جارێکی تر. خەڵک هەبوو دوو هەفتە پێش ئێستا لێرە بوو لەگەڵ مانەدانشت بوو ئێستا نەهاتەوە. کێ ئەڵێ هەفتەکەی تر تۆنیت ئەوە؟ کێ ئەڵێ هەفتەکەی تر تۆ جمعەدانچی؟ لە وەڵڵاهی کەس نازانێ، کەسیش ناتوانێت گرنگیت پێ بدا. بۆیە ئەبێ بیتە خۆتە محاسبەت خۆت بکەی، ئیستعدادی بۆ بکەی. ئیستعداد یعنی خۆتی بۆ ئامادە بکەی. ئەمە تەقوایە لە لای ئیمامی عەلی خوای لێ ڕازی بێ. ئاوا بیری لە تەقوا کردوتەوە، وا پێناسەی تەقوای بۆ ئێمە کردووە ئیمامی عەلی. شاعر ئەڵێ خەلی الذنوب صغيرها وكبيرها ذاك التقى. ئەفەرمێ خلي الذنوب يعني وازي لبينا صغيرها وكبيرها بتشوكو قوري وازي لبينا ذاك التقى أو تقوايا. واصنع كماش فوق أرض الشوك يحذر ما يرى. واصنع كماش وابك وكو چون كسيك بسر زويكي دركابيا ببي بتي ريكا چون ريكا آوا لغناح خود بپاريزا امرو غناح لزويكي دركابي بخوازياتره لهمو لایەکە و گوناحی گەورە و بچووک ڕووی تێکردین ئەبێت تۆش وەکو کەسێکی پێپەتی چۆن بەناوی ئەو دڕکانە پێخاتە ئەبێ وابی. لا تحقرن صغيرة مەڵێ ئەوە گوناحی بچووکە إن الجبال من الحصى چونکە کێوەکان لە بەردی بچووک پێکهاتووە. ئەو کێوە گەورە ئەیبینی بەردی بچووکە دەی گوناحی بچووک گوناحی بچووک ئەوێتە کێوێ ئەوێتە شاخێ دوای ئەوەی شاری ناکەی کە بوو بە شاخێ چی لەگەڵا ئەکەی. ئەبی ئاگامان لە خۆمان بێ زۆر وریابین بە تایبەت ڕووەکەمە گەنجەکان گەنجە جوانەکان. مامۆستا شێخ محەممەد حەسان خوای تەعالا تەمەنی درێژ بکە ئەگێڕێتەوە ئەڵێت لە یەکێک لە ڕیحلەکان و ڕیحەلاتی دەعوی کە ئەیکات ئەو گەشتی دەعوی ئەکا بۆ دەعوە ئەڵێ چوین بۆ ئەمریکا. ئەڵێ چەند جارێک چوومە شوێنێک مرکزێک بنکەیەک لەوێ وتارمەدا کوڕێکی گەنج هەبوو لەوێ زۆر معجب بووم پێی. ئەڵێ باوەڕ بکە بە گریانی ئەو ئەهاتمە گریان بە دەست بەرزکردنەوە و دوعای ئەو ئەڵێ منیش لەزەتم لە دوعاکەم ئەبینی. ئەمەندە تەئسیری تێم ئەکرد ئەو گەنجە. تەمەنی ئاوا 23 و 24 ساڵان بوو. ئەڵێ بۆ طبعا بەهۆی ئەوە ناویم بزانی دوای جارێکی کە ڕۆشتمەوە بۆ نەفس مەرکەز سەیرم کرد ئەو گەنجە دیار نییە. وتم ئایا ئەو گەنجە لەکوێ پرسیاریم کرد وتیان هۆ نازانی. وتم نەوەڵڵا. وتیان ئەوە ئیسە ملیاردێرە یعنی بە ملیارەها دۆلاری هەیە. ئەڵێ وتم ملیاردێر على لەقل بڵێن ملیۆنێر باشترە یعنی ملیارێ 1000 ملیۆنە بڵێن وتیان نا ملیاردێرە. وتم باشە چۆن؟ وتیان ئەمە ڕۆژێکیان ئەڕاتە مەرکەزی تجارەی عالەمی ئەوەی کە تەقیێنرایەوە لە 11 سپتەمبەر ئەڕاتە ئەوێ طبعا سەد و ئەوەنە قات بوو سەرەکەوێ لە مەسعەدێکە کە بەرەو سەرەوە ئەچێ کۆمەڵێک خەڵک سوارە بن ئەویش لەگەڵیانە ئەڕۆ تا وای پێدێ دەی لە ئاخیرە تەنها ئەو ئەمێنێ لەگەڵ کچێکە کچێکی جوانی ئەمریکی قژ زەرد و چاوکەوە ئەوەی کە خەڵک ئاواتێتی. ئەڵێ کچەکە ئەترسێت تەنیا ماوەتۆ لەگەڵ ئەم کوڕا. ئەڵێ ئەمیش هەر ئەسڵەن ئاگای نییە کێ لە ناوینەکە ماوەتەوە خۆی مەشغوڵ ناکە بەمەوە خەریکی ذکر و قورئان خوێندن و ئامانەیە سەری داخستووە. ئەڵێ کە ئەگاتە کاتی ئەوەی کە دابەزێ کچەکە ئەڵێ پێ ئەڵێ کاکە ئەوە بۆ سەیرم ناکەی یعنی ئەگاتە ئەو حەدا ئەڵێ بۆ سەیرم ناکەی ناشرینم جوان نیم یعنی ڕەنگمت بەدڵ نییە شکلمت بەدڵ نییە. ئەمیش هەر جواب نادەوە تا دوو سێ جار دووبارەیە کاتەوە ئەڵێ دینەکەم پێم ئەڵێ سەیرت نەکەم دینەکەم پێم ئەڵێ سەیرت نەکەم. ئەڵێ باشە ئەبێ چی دینێ بێ کە منعی هەڵگرەکان و
شوێنکەوتەکانی بکات تەماشای کچێکی جوان بکەن ئەبێت چی دینێ بێ ئەڵێ من مسلمانم ئیتر ئەڵێ لەو کاتە دەرگای مەسعەدەکە کرێتەوە کاتی ئەوە کە ئەو دابەزێ ئەڵێ ئەم کچە کەوتە شوێنی پێ ئەڵێ باشە قەینا چۆنە ئەم دینە چییە بۆ ئاوایە ئەڵێ کاکە ئەم دینەی هەر بە ئەڵێ تەماشام نەکرد سوێنە خوا کە تەماشای نەکردو تاو کاتەش نەیەزانی شکلی چۆنە ئەڵێ ئەم دینی من یعنی داوام لێکا کە گوناح نەکەم تعدا نەکەم ئەبەو شێوازەی کە لە دینی ئیسلامە هەیە ئەڵێ ئەلەوێ کچەکە ئەڵێ من کچی پیاوێکی زۆر دەوڵەمەندم باوکم وفاتی کردو پارەیەکی زۆرم بۆ ماوەتەوە چەندین شەریکەمە و هەزارەها فەرمانبەر و کرێکار ئیشەکە لە کۆمپانیاکەمە من ئێستا هاتووم بنینم لێرەیە ینی وەکو بڵێ نووسینگەکەم لەم شوێنەیە ئامادەم مادام منەی کەسێکی وەکو تۆ ئەکەم کە شووی پێ بکەم و هەموو شتەکانم خەمە ژێردەسی من ئامادەم شووت پێ بکەمەوە هەموو خەمە ژێردەست ئەویش ئەڵێ من ناتوانم تۆ بخوازم ئەڵێ بۆ ناتوانێ ئەڵێ لەبەرەوەی تۆ مسلمان نی ئەڵێ ئەبم بە ئیسلام چییە تا ببم ئەویش ئینێکی پێدا عینوانی تەلەفۆنێکی پێدا ئەڵێ بێ لەوێ بنکەیەکی ئیسلامی هەیە لەوێ لە نیویۆرک ئەلێ بێ لەوێ مسلمان ببە ئیتر ئەڕات بە ئیشی خۆی ئەم شڕاتە لا ئیشی خۆی دوای ئەوە لە ماوعدێکە ئاچێ بۆ ئەو شوێنە سەیرەکە کوڕەکەش لەوێ ئەلەوێ ئەو کچە باسی ئیسلام ئەبیسێ و ئەوانە ئەبێ بە مسلمان و هەر لەوێشە لە ژێردەستی مامۆستای ئەو بنکەیە لەوێ مارە ئەبڕێ لەو مارە ئەو کچە ئەبڕێ لەو کوڕە و پێیشی ئەڵێ ئەلەوێ ئەڵێ ئەوە لەم دەقە بەدەوام من چی مڵکم هەیە تەسلیمی تۆی ئەەکەم ئیتر مامۆساکەش ئەڵێ باشە تۆ چۆن ئاوا سقا ئەەکەی تەسلیمی بکەی ئەویش ئەڵێ من بێ ئەوەی بزانم کێیە بێ ئەوەی بیبینم بێ ئەوەی ناوی بزانم من ئامادە بم ئامادە بووم خۆمی تەسلیم بکەم چونکە تاقیم کردەوە بینیم جا ئێستا کە زانیم ناوی چیە و بوو بە هاوسەرم چۆن ئامادە نیم هەموو مڵکەکەمی تەسلیم بکەم سیرکەن برا بە ڕێزەکانم تەقوا چی بە ئینسانێک بە گەنجێکی جوان ئەکا لە ئەو مستەوایە مامۆستا محەممەد دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی باسی بەسەرهاتێکی ترمان بۆکە لە سووریا ڕوویداوە لە کاتی خۆیە ئەفەرمێ مامۆسایەکی هاوڕێم بۆی گێڕامەوە کەوا ڕۆژێکیان گەنجێک هات بۆ لام ئەمە بۆ گەنجانە زیاترەوە بۆ هەمووشمانە سوودی لێوەرەگرین ئەفەرمێ گەنجێک هات بۆ لام پێی وتم مامۆساگیان من یەکێکم لەوانەی کە لە دەرسەکانی تۆیە دانشم واتە تەلەبەی تۆم هاتووم نەسیحەتم کەی من زۆر فەقیر و هەژارم باوکو دایکیشم زۆر دەست نەڕۆن ئێستا من لە سۆپەرمارکێتێکە لە دوکانێکە ئیشەکەم دوکانێکی گەورە ئیشەکەم هەر ئەوەنەم پێ ئەدرێ ینی کرێمانگانەکەم ئەوەنەیە کە بەشی دەوا و دەرمان و خواردنی ماڵەوەمان بکا دایک و باوکم یعنی حتا من ماوم 50 ساڵ تریش من ناوم خاوەن خان و خاوەن ژن و ئەوانە چی بکەم ڕێگام پێ پیشاندە ئەمیش پێ ئەڵێ کوڕم اتقی الله لەخوا بترسە خۆت بپارێزە لە گوناحەکان ئەمیش ئەڵێ مامۆساگیان من چی لەگەڵ تەقوای خوایە بکەم تەقوای خوا نانە ئاوە من چی لەگەڵا بکەم خانووە چییە چی سفادەیەک لە تەقوای خوا ئەەکەم تۆ نەسیحەت من هاتووم نەسیحەتێک ڕێگایەکەم پێ پیشاندەی ئەویش ئەڵێ کوڕم اتقی الله ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب خوای تعالی ئەفەرمێ هەر کەسێ تەقوای خوا بکە خوای تعالی دەروی ئەکاتەوە لە شوێنێک ڕزقێدا کە حەسابی بۆ نەکرد بێ ئەمیشەڵە سێ بە ناومێدیەکەوە ئەڕوا و دوای ئەوە بیری لێ کاتەوە کە ئەم زۆر بێ ئەدەبی بەرامبەر مامۆستا کردووە ئەبوایە بەو شێوازە لەگەڵ مامۆستایە قسەی نەکردبایە ئیتر زۆر لۆمەی خۆیەکا و ئەڵێ وەعد بێ ئەبێ ئەوە تەطبیق کەم کە مامۆستاوتی ئیتر لە ئیسەوە دووە ئەبێ بگەڕێم ئەگەڕێ کتێبێکە خوێن تۆ لەسەر تەقوا چییە تەقوا ئەوەیە ئینسانی مسلمان ئەبێ لە هەموو کاروبارەکانی ژیانیا مراعاتی شەرع بکە لەو دقە بەدەوە ئەڕاتە سەر ئەو دوکانە گەورەیە ئیشەکە زۆر ئەگۆڕێ یعنی دقەیە بە فیڕۆ نادا لە کاتی خۆیان کە بۆی دیاری کراوە دێ لە کاتی خۆیشە ئەڕاتەوە کە بۆی دیاری کراوە تەنانەت بۆ نوێژە فەرزەکانیش ئەوەندە ئەڕوا نوێژەکەی ئەنجامەدا و بە عەجەلە دێتەوە 8 دقەی بە خۆی داناوە زیاتر کاتی خۆی ناکوژێ بڵێ لەو ڕێگە ئەوەنەم پێچوو ئاوا و نوێژی سونەتم ئاوا کرد و دوای ئەوە سونەتم کرد و خۆی ناخەڵەتێنێت چونکە ئەزانێ ئەم کرێکارە و پارەی پێدرێ لە حەقی ئەوەیە بۆیە زۆر بە جددی دەست ئەکا بە ئیش و کار حتا لە چوونە دەمی کڕیارەکانەوە بە شێوازی ئەچێتە دەمیانەوە جیاواز لە جاران ئەچێتە دەمیانەوە ئەڵەی بۆ خۆی ئیشەکە زۆر بەگەرم و گوڕیەک وان پێکە کە شتەکە بکڕن خاوەنی
دوکانەکە یەک دانە ساڵ یعنی ئینەکە مراقبەی ئەم گەنجە ئەکا بۆ ئاوا گۆڕا ئەم گەنجە بۆ ئاوا ملتەزم بووە بە کارەکانیەوە ئیتر بەرەبەرە ئەچێتە دڵێەوە تا ئەگاتە حەدی ڕۆژێکیان زەویەکی هەیە کابرای دەوڵەمەند ئەم کابرایە زۆر دەوڵەمەندە زەویەکی هەیە ئیتر بەم کوڕە ئەڵێ کوڕم ئیتر لە ئیسەوەدا من خانوویەک ئەکەم لەو زەویە تۆ سەرپەرشتی بکە ئیتر ئەینێرێ بە زۆر بە جوانی سەرپەرشتی ئەکا و ئەمەندە بەڕێک و پێکی ئەیکا ئەمیش زۆر مراقبەی ئەکا زۆر بە وردی مراقبەی ئەکا یعنی ئەم گەنجە یەک خیانەتێک ناکە یەک دینارێک یەک ڕیاڵێک ناخاتە گیرفانی خۆی زۆر بە جوانی ئەنجامێدا و ئاخر شتیش دێتەوە بەلای ئەڵێ قوربان ئەمەش کلیلی خانۆکەیە بە کاملی چۆن ئەتەوێت بەو شێوازە دروست کراوە و ئەوش مەساریفە چی سرف کراوە چی هین بۆ ئاوا بەو شێوازە ئەی خاتە بەردەسی خاوەنی دوکانەکە ئەوش پێ ئەڵێ کوڕم کلیلەکە هەڵگرە ئەم خانووە هەدیەیە بۆ تۆ چەندین ساڵە من کچێکم هەیە خۆتیش ئەزانی چەند جوانە و چەند ڕێک و پێکە بیرم لێ ئەکردەوە بیدەم بە کێ شایستەی ئەم کچەی من بێ و سمعتم بپارێزێ و شەرەفم بپارێزێ ئێستا چەندێکە مراقبەی تۆکەم تۆ شایستەترین کەسی ئەوە لەم دەقەوە من کشەکەم لە تۆ مارە ئەبڕم و ئەو خانووەش هەدیەی هەردووکتان بێ ئەویش دەسەکا بە گریان و ئەڵێ بۆ ئەگری کوڕم ئەڵێ وەڵڵاهی بڵێم چی مامەگیان بەخوا من ڕۆژێ ئاوا حادیسەیەک ئاوا بوو لەگەڵ مامۆسای مزگەوتەکە بەو شێوازە من زۆر بێتاقەت بووم حاڵی دایکم و ئاوا هەرچی پارەم هەبووم بەساریفی ماڵی دەرەکرد مەساریفی دەوا و دەرمانی دایک و باوکم بوو ئیتر زۆر خەفەتم خوارد ئەوە تا ئێستا خوا گەیانمێ ئەو شوێنەکە وەسێتی مامۆساکەم جێبەجێ کرد ئەویش ئەڵێ بۆ دایک و باوکت ئەوەندە نەخۆشن ئەڵێ لەم دەقە بەدەوا مەساریفی دایک و باوکشت لەسەر من بێ ئیتر من مەسروفیانەکەم ئیتر تۆ حەقت لێیان نەبێ من لەبەر خاتری خوا مینە شتێکی ئاواکەم کە لە شوێنێکی خۆیان خێر و سەدەقاتەکانم بگاتە شوێنی خۆی ئینسانی مسلمان ئەگەر لە خوا بترسێ ئەگەر ڕوو لە خوا بکا خوای گەورە دەروی لێ ئەکاتەوە خوای تەعالا خۆی ئەفەرمێ ومن یتق الله یجعل له مخرجا هەر کەسێ لە خوا بترسێ خوای تەعالا دەروی لێ ئەکاتەوە ويرزقه من حيث لا يحتسب لە شوێنێکەوە بۆی ئەنێرێ کە ڕزق و ڕۆزی بۆ ئەنێرێ کە بیری لێ نەکردێتەوە داواکارم خوای گەورە بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە بخاتە ناو جوانەکانی خۆت تەقوا و ئیمان و دیندارێتی و عیبادەت بخەیتە ناو دڵمانەوە حب و خۆشەویستی معسیەت و تاوان و گوناح و شرک لە ناو دڵمان دەرکەی یا ڕەبی هیدایەتی گەنجەکانمان بدەی یا ڕەبی ڕەحم بە پیاوە بەتەمەنەکانمان بکەی یا ڕەبی ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەت ئەوانەی کە داوای دوعای خێریان لێکردین یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین کوردستان لە هەموو بەڵا و موسیبەتێک بە دوور بگری ڕزق و ڕۆزی تیا بەرفراوان بکەی یا ڕەبی شکر دەکەین سوپاس دەکەین بۆ ئەم بارانی ڕەحمەتێک کە بۆمانت داباران یا ڕەبی خوایە لێمان نەگریتەوە یا ڕەبی خوایە لێمان نەگریتەوە یا ڕەب العالەمین ئەگەر ئەهلی ئەوەیش نین بارانمان بەسەر بارێنی بمان کەیتە ئەهلی ئەو کەسانەی کە شایستن بارانیان بەسەر بارێنی بارانی ڕەحمەت بێ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی تاعەت و عیبادەتمان لێ قبول بکەی ئامین ئامین